بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ڕێکخراوی و قوتابیانی کوردستان داوا دەکات حکوومەتی هەرێم بە پەلە وەڵامی مامۆستایان بداتەوە. بابوونەی سێزەمین ساڵیادی دامەزرانیدا ڕێکخراوی و قوتابیانی کوردستان بەیاننامێکی لە سەردۆخی ناهەمواری پرۆسەی پەرۆدە و فێرکردن و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە و داوا دەکات چارەسەرێکی بە پەلە بۆ دۆخی خوێندن لە هەرێمی کوردستان بدۆزرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدۆی سەرەکی دکتۆر بێستون حەمەساڵح سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە سەرباز یوسف بەرپرسی ناوەندی هەولێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان، لە شاری ڕانیشەوە حەسەن عومەر ئەندامی دەستەی بەڕۆبی سکرتارەتی ڕێکخراوی و قوتابیانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕێکخراوی قوتابیانی کوردستان داوا لە حکوومەتی هەرێم دەکات بە پەلە وەڵامی داواکاری مامۆستایان بداتەوە. لە سیانزەهەمین ساڵیادی دامەزراندنیدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەیاننامەیەکی لە سەردۆخی ناهەمواری پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە و داوا دەکات بە پەلە چارەسەرێک بۆ دۆخی ناهەمواری خوێندن بدۆزرێتەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەربارەی دەستپێنەکردنی پرۆسەی خوێندن لە سنوورێکی بەرفراوانی هەرێمی کوردستان نیگەرانە و داوا دەکات حکوومەتی هەرێم بە پەلە وەڵامی داواکاری مامۆستایان بداتەوە و پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەدا بکات. لەلایەکی تیرەوە و ڕێکخراوە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بڕیاری وەرگرتنی پارە لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان هەڵبوەشێنێتەوە و چونکە ئەو بڕیارە بارگرانی لەسەر قوتابیان دروست دەکات. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاماژە بەوەش دەکات لە هەفتەی ئایندە سەرجەم ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان بانکێش دەکەن بۆ کۆبوونەوەیەکی بەرفراوان و بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ قەیرانی پەروەردە لە هەرێمی کوردستان و پەکنەکەوتنی. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە ڕێکخراوە پیشەیە دیارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 13 ساڵی کارکردنیدا خزمەتی زۆری بە توێژی قوتابیان و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان کردووە و لە ساڵیادی دامەزراندنیشیدا بەڵێنی زیاتر خزمەتکردنی توێژی قوتابیان دەدات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا لە بەڕێستان و دەست پێ بکەین. ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕاتان چییە دەربارەی پرۆسەی پەرۆدە و خوێندنی باڵا لە ئێستا هەرێمی کوردستان؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ جەنابەت، دەستخۆشی بۆ ستافی بەرنامەی ئەمڕۆ. دیارە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆ یادی 13مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیان بوو کە 3/11/2003 لە ڕۆژەدا ڕامانگەیان. ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر جار ڕامانگەیاندەوە بە پەرۆشین بۆ سیستەمی پەروەردە و فێرکردن لە کوردستاندا و پێمان وایە ئەم سیستەمە پڕە لە گەندەڵی و هەروەها لەگەڵەوەش کە گەندەڵی تێدا ئێستا قەیرانگەلێکی زۆر یەخەی گرتووە. دیارترین قەیران دیارترین مەسەلەنەوەی کەیەوە پێتان وایە سیستەمی پەروەردە گەندەڵی زۆری تێیە. بەڵێ خۆی هەر بوارێکدان گەندەڵی لە هەموو بوارەکانە، بەڵام ئێستا بەداخەوە وا کراوە کە قەیرانی بێموچەیی واکە کە هەموو قەیرانەکانی تری شارد بێتەوە، هەر لە قەیرانی ژینگی قوتابخە، هەر لە گەندەڵی بینای قوتابخانەکان، هەر لە گەندەڵی دانانی بەڕێوبەرەکان وە سەرۆکی زانکۆکان وە بەڕێوبەرە ڕاگرەکان لە زانکۆکانداوە، هەروەها مەحسوبێت و مەنسوبێت و هەروەها هەموو ئەوانەی کە لە بواری کەرتی پەروەردە و خوێندنی باڵادا بۆ لە کوردستاندا هەمووی گەندەڵی بووە و لێوان لێو بووە لە گەندەڵی. بەڵام ئێستا بەداخەوە وەک باسم کرد دیارترین قەیرانی ئەوەیە کە قوتی مامۆستا بڕاوە و مامۆستا ناتوانێت بەو پارەکەمە بەو موچەکەمەی کە حکوومەتی داتێ بەردەوام بێ لە پرۆسی پەروەردە و فێرکردن. بۆیە ئێستا فۆکەسی هەموو شوێنەکان، هەموو کەسەکان کەوتۆتە سەر گوزەرانی مامۆستا و بۆیە ئێمەش لە بەیاننامەکەماندا
خاڵەکانمان هەمووی کوژاندەوە لەسەرەوەی کە تەنها باز لەوە بکەین کە ڕەوشی ژیانی مامۆستایان بەرەو باشتر بچێ تاوەکو پەروەردە و فێرکردن بەردەوام بێ بەو بەردەوامیش کە ئێمە پێمان وایە ئەو سیستەمەی کە لە کوردستانە هاتە ناو کوردستان سیستەمێک بوو نامە بوو بە کوردستان و سیستەمێک بوو هیچ ئامادەکاری بۆ نەکرابوو بۆیە ئێستا کە قوتابی ئەبینی دەرچووی زانکۆ پەیمانگا ئامادەی بنەڕەتی هەموو ئەمانە ئەبینی لە بڕووی زانستی توانای زانستیان توانایەکی لە سەداەوە ئێستا لەم دۆخەدا ئەوەی کە مەسەلە موچە گەندەڵەکانی کەرتی پەروەردەیدا پۆشێگەرنا کەرتی پەروەردە گەندەڵی زۆری تەیە خۆی هەرێمی کوردستان فولان لێوان لێوە لە گەندەڵی یعنی ئێستا هەموو کارتەکانی بواری حکومڕانی لە کوردستانە لێوان لێوە لە گەندەڵی بۆیە ئێستا هەموو دام و دەستگاکان پێشەوەی پەرلەمانی کوردستان پێشەوەی لە کار بخرێ ئەویست لە ڕێگەی لیژنەی نەزاهە لە ڕێگەی دەستەی نەزاهە لە کوردستانە دەست ببەن بۆ مەلەفەکانی گەندەڵی بەڵام دروستکردنی ئەو قەیرانی کە پێوترە قەیرانی دارایی کە من پێم وایە دروستکرا و داسەپاوە و هەروەها لە بەیاننامەکەیشان ڕامانگەیاندۆ کە بەیاننا ئەم قەیرانە دروستکرا و داسەپاوە بەسەر کوردستانە تاوەکو هەموو کایە گەندەڵەکان و هەموو نەنجەکانی حکومڕانی لە کوردستاندا بشارێتەوە ئەمە بۆ هەموو کوردستان ڕازبێ بۆ کەرتی پەروەردە زیاتر ڕاستە چونکە کەرتی پەروەردە پێک دێل دوو پێکهێنەری ئەساسی پێگەێنەرێکی ئەساسی مامۆستا قوتابیە و هەروەها مامۆستایە ئەگەر یەکێک لەم دوو پێکهێنەرە ئەساسیە بە جۆرێ لە جۆرەکان نەنجی تێبکەوێت پرۆسی پەروەردە و فێرکردن وەک ئێستای لێ دێت لە نیوەی کوردستان پێوەرەکە ینی کەم کوڕی هەیە هەم لە قوتابیان هەم لە مامۆستاش ئەنێ قوتابی پەیوەندی بە ژینگەی قوتابخانە و پێداویستی خوێندنەوەیە نا من لە هیچ کامیان کەم و کوڕی نییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە قەیرانی دروست کردووە بۆ مامۆستا تاوەکو نتوانێت بەردەوامی بدا بە پرۆسی پەروەردە و فێرکردن وەک ئێمە نووسیومانە لەم کاتەشدا تاکە زەرمەندی یەکەم و سەرەکی قوتابیانە ئەوە تا ئێستا پرۆسی پەروەردە و فێرکردن لە نیوەی کوردستان بە تەواوی ڕاوەستاوە لە نیوەکەی تری هەرێمی کوردستانیش پرۆسەیەکی لاسەنگە پرۆسەیەکی ناتەواوە بەردەوامە قوتابی ئەڕوا بە قوتابخانە دوو دەرزە خوێنێ دەرزێگە خوێنێ ئەگەڕێتەوە ماڵەوە لە زانکۆکان بە هەمان شێوە و هەروەها لە هەموو کایەکان بە هەمان شێوە مامۆستا ناتوانێت بە جددی خۆی ئامادە بکات تاوەکو وانەیەکی تەندروست بە قوتابیەکان بڵێتەوە کە ئێستا ئەم ناتەواوی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی سیاسی و سیستەمی ئیداری لە کوردستان ناتەواوە بۆیە ناتەواویەکەیشی کاری کردوتە سەر مامۆستا بە قوتابی لە ئەخیریشەوە بۆ تەمای وەستانی پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان زۆر باش کاتە بۆ چونیەوە کوڕەخراوی قوتابیان پرۆسی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵا لە قەیراندا ئەمڕۆ لە کوردستان بەڵێ لە قەیراندا لە لێواری نەماندا ڕاوەستاندا و ئەژمارنەکردنی ئەم ساڵدا بەسیارە لەوەی کە ئێستا لە لێواری قەیراندا و لە لێواری نەماندا هەم پرۆسی پەروەردە و هەم خوێنی باڵاش کە مەسەرەن ئەمانە کۆڵەکەی سەرکێر وڵاتێکن وڵات دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بەرپرسیارن وەک لە خاڵ یەکەم ڕامانگەیاندووە داوا لە دەسەڵاتی هەرێمی کوردستانەکەین بەجندی دەنگەکانی مامۆستایان ببیستێت ئەو دەنگانی کە نەخێر نایبیستێ بیستیایە جوابێدایەوە جوابێدایەوە کە گوزەرانی مامۆستا چارەسەر بکات وەک یەکێک لە جارێک بەرگێم کە ئەڵێ ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان موچە خۆربوونایە دەنگی موچە خۆرانیان نەبیست بەڵام کە خۆیان موچە خۆردین موچەکەی خۆیان نەبووە بەنی و ڕوبع و چارەک و ئەوانە ئەوە دەنگی کەس ناویستن پێیان وایە هەموو کەس وەکو خۆیانەژی سپاس دەکەم ڕێگم وڵای بەڕێز ئەگەر بچینە هەورێ لای کاک سەرباز کاک سەرباز زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین ڕۆڵی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان چیە لە ئەو قەیرانانەی کە ئێستا ڕوبەڕووی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بۆتەوە ئێوە وەکو ڕێکخراوی قوتابیان و ڕێکخراوەکانی تریش دەکرێت چ ڕۆڵێک ببینن لە بە ئاراسی چارەسەرکردنی و گرفتانێکی ئێستا لە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانایە بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان ڕێز و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەکرێت لە هەموو وڵاتێکدا بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان دەوری سەرەکییان هەیە لە گەیاندنی دەنجی ناڕەزایی لە قوتابیان بۆ
حکوومەتی بۆ حکوومەتەکان واتە پردی پەیوەندین لە نێوان تینی قوتابی و بۆ تینی حکوومەت لەوە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنمانەوە تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ بەبێ ماندووبوون بەبێ کۆڵنەدان هەڵساوین بە گەیاندنی ئەو دەنگە بە گەیاندنی دەنجی قوتابی بەدەسەڵاتدار بە گەیاندنی دەنجی مامۆستا بەدەسەڵاتدار و لە پێناو ئەوەشدا کۆمەڵێک کارمان ئەنجام داوە کۆمەڵێک کۆنفرانسمان کردووە کۆمەڵێک ئەوەی لە توانای ئێمەدا بوو بێ لە وەرکشۆپ بوو بێ لە سمینار بوو بێ لە خول بوو بێ بەردەوام ڕانەوەستاوین و ئەو پەیوەندیەمان نەپسڕاندووە کە لە نێوان کە ئێمە پردی پەیوەندین لە نێوان قوتابی و لە نێوان حکوومەت بۆ مەبەستا بۆ نمونە ساڵی پار لە سلێمانی کۆنفرانسێکمان ڕاگەیاند بە ناوی نەخشە ڕێگای دەستپێکردنەوەی خوێندن لە شاری سلێمانی و دەوروبەری کە خوێندن پەچی کەوتبوو و هەروەها ئەم ساڵی لە ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوماندا بڵاومان کردوەوە کە لە هەفتەی ڕابردوو بانگەواز دەکەین بۆ هەموو ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان کە بەهانامانەوە بێن و نەخشە ڕێگایەکدا بندرێت کە لە نیوەی کوردستان کە لە 150 هەرێمی کوردستان دەوام بەڕێوە ناچێەوە زەرمەندی یەکەم تێیدا قوتابیە وە لە نیوەی دیکەش کە دەوام تێیدا هەیە بەڵێ دەوامەکان بە شێوەیەکی زۆر کەم و کورتن و بە شێوەیەکن کە لە ئاست تموحی قوتابی دانیە لە هەندێک شوێن مامۆستایەکان دەوام دەکەن بەڵام ناسنە هۆڵەکانی خوێندنەوە لە هەندێک شوێن بە نیوەیی دەچن چۆن نیو موچە وەردەگرن ئاوهاش نیو دەوام دەکەن بەڵێ داهاتووی هەموو وڵاتێک پەیوەستە بە کەیسی پەروەردەی پەیوەستە بەنەوەکانی داهاتووی کە چۆن پەروەردە دەکرێن بۆیە ئێمە پردی پەیوەندی لە نێوان قوتابی بۆ گەیاندنی داوەڕەوەکانی قوتابیان بە حکوومەت هەرچێک لە دەستمان هاتبێ لە ڕابردوودا کەم تەرخەمیمان ئەنجام نەداوە و لە داهاتوشدا بەردەوام دەبین لەسەر ئەوەی کە ئەو خەمی هاوڵاتیان بگەێنین بە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک سەربازیانی ئێوە ئەرکی خۆتان جێبەجێ کردو یاخود بە شێوەیەکی گشتی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان ئەرکی خۆیان جێبەجێ کردو بەرامبەر بە پرۆسەی پەرۆدە و فێرکردن لە فشار دروستکردن بۆ سەردەسەڵات بە ئارەسەی باشکردنی بەڵام ئێمە نەمان بیرە مەسەلەن خۆپیشاندانێک بکرێ هەمانگێکی باشە بێ لە نێوان هەموو ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان ئەوانەی کە ئێستا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەهان. بەڵێ هەماهەنگی هەبووە لە نێوان ڕێکخراوەکان و ئێمە بەڵگەمان لەبەردەستە لە ساڵی ڕابردووە و ساڵیش لەو کەمپینانەی کە ڕامان گەیاندووە و لەو کۆبوونەوە هاوبەشانەی کە ڕامان گەیاندووە زۆربەی ڕێکخراوەکان بەدەممانەوە هاتوون تەنانەت بۆ مەسەلەی دەستگیرکردنی کادیرانمان ئێمە هەفتن نزیکەی هەفتا ڕێکخراومان هێنایە سەرخەت و کۆنگرێ ڕۆژنامەوانیمان بەست و بەیاننامەمان پێدەرکردن لە جیر دەستگیرکردنی ئەو کادیرانەمان جێگای خۆشحاڵی ئەوەیە کە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان بەرچی خۆیان هەستاون و یارمەتیدەری ئەو ڕێکخراوانەی تر بوون کە خەمەکان دەگەێنن بەدەسەڵات بەڵام ئەوەی جێگای ناڕەحەتی ئێمە ئەوەیە کە دەسەڵات ژێ بۆ ڕێکخراوەکان ناگرێ دەسەڵات لە لای وی نەکایە و نەبایە یعنی ئێستاوە ساڵ بەرەو نیوەیی دەڕوا خەریکە خوێندن کۆستێکی تەواو دەبێت تاوەکو ئێستا لە هەندێک شوێن یەک ڕۆژ دەوام نەکراوە ئەوە لە لای حکوومەتی هەرێم زۆر کارێکی ئاساییە و بە هەندی هەر نەگرتووە لێ ئێمە هەرچی سەرشانمان ئەنجام داوە و هەرچی توانی بێتمان کەم تەرخەمیمان تێیدا نەکردووە و سەرجەم ڕێکخراوەکانی دیکەش سوپاس بۆ خوای گەورە کە هەڵوێست و هاودەنگمان بوون بەڵام ئەوەی کە هۆکاری کێشەکان و ئەوەی کە بەدەم خەمی هاوڵاتیانەوە ناچێ حکوومەتی هەرێمە کە بێباکە لە مۆزعە و هیچ گوێی بەوە نییە کە نەوەی داهاتوو نەخوێندەوار دەربچێ. بەڵام کاک سەرباز نەمان بینی مەسەل لە نێوان ڕێکخراوەکان مەسەلەن بۆ نمونە لەسەر دواکەوتنی مەسەلەن دەستپێنەکردنی خوێندن بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ نمونە فشار دروستکرێ بەیەکەوە مەسەلەن هەموو ڕێکخراوە قوتابی و خوێندکارێکان ڕەنگە لە ئاستیەوە بووە بەیاننامێک دەرکرای بەڵام بۆچی نەوان بین و فشارەکان لە ئاستی پێویستدا نیە بۆ ئەو کێشەی کە ئێستا هەیە لە دەستپێنەکردنی داوامی خوێندن. پەیوەستە بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە لە هەولێر لە پارێزگا لە ئەنجومەنی پارێزگا داوای خۆپیشاندان کرا بۆ ئەو مەبەستە ڕێکخراوەکان ویستیان خۆپیشاندان بکەن لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بەڵام پارێزگا ڕێی پێ نەدان کە ئەو خۆپیشاندانە ئەنجام بدرێ
و داوای لێکردن کە کۆبنەوەیەک بکەن لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا چارەسەرێک بۆ ئەو کێشانە دابنێن ئەوە لە مەسەلەی وەرگرتنی پارە لە خوێندکاران و ستافی ڕێکخراوەکان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا دانیشتن نەگەیشتنە هیچ دەرەنجامێک ئەوانیش وا هەز دەکرێت ینی تەوجیهاتەکە لە سەروتری وەزارەتەکان و دەستەکانەوە بێک ئەوەی دەتوانین بڵێن وەزارەتەکانیش ینی خەریکە دەگەین هەو قەنەعەتی وەزارەتەکانیش هیچیان لە دەست خۆیان نییە ینی ئەمری سەروی خۆیان جێبەجێ دەکەن بەوەی کە ئەو بڕیارانە دراوە و هیچ کەسێک بۆ نیە ئەو بڕیارانە ڕەت بکاتەوە و ئێمە فشارمان کردووە لە زۆر شوێندا کۆبوونەوەمان بۆ کردووە بەیاننامەمان دەرکردووە داوای خۆپشاندانی مەدەنیانەمان کردووە بەڵام لەلایەک گوێمان پێ نەدراوە و ڕێگامان پێ نەدراوە و مۆڵەتمان پێ نەدراوە لەلایەکی دیکەش ئەوەیە کە وەزارەتەکان بۆ خۆیان دەزانن ئێ من خۆم سەردانی وەزارەتی خوێندنی باڵام کرد لەگەڵ ستافی ڕێکخراوی قوتابیان داوامان کرد کە بە هیچ شێوەیەک پارە لە قوتابیان وەرنەگیرێ بەڵام بەداخەوە جێ بۆ ڕێکخراوەکان ناگیرێ جێ بۆ خەڵکی خەمخۆر لە وڵاتە خەڵک بەڵێ سوپاس دەکەین کاک سەرباز سوپاس دەکەین دواتەگەڕێن لای بەڕێستانەگەر بچین لای مامۆستا حەسەن لە ڕانیەوە مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەوەی کاک سەرباز ئاماژەی پێکرد سەبارەت بەوەی کە ئەوەیە کە ڕێکخراوەکان فشارەکانیان لە ئاستی پێویستایە گویان ناگرێت گویان لێ ناگیرێت لەیان بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە دەربارەی دۆخی خوێندن یاخود پەیوەندی بە پەرتەوازەی ڕێکخراوەکانی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی شێ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەڕێزەکان دەستان گرفتایی ساڵیادی لە ئەمزاندنی ڕێکخراوی قوتابیان لە تەواوی قوتابیان هەرێمی کوردستان لە تەواوی خوێندکارانی هەرێمی کوردستان دەکەم وادارم ساڵیادی ڕێکخراوی قوتابیان ڕوتینێکی گەورە بێ بە توێژی کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستاندا و بەتایبەتی ڕێکخراو بتوانێت بە شێوازێکی نوێ کار بە شێوازێکی نوێی کارکردن بتوانێت خزمەت بە توێژی پەروەردە و زانستە هەرێمی کوردستاندا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت لە واسیدا بۆکو چۆن بڵێ تعلیقێک لەسەر قسەکانی کاک سەرباز و گیری زیاتر قسەکانی مامۆستا سەرباز کە ڕاستیە لە هەرێمی کوردستان کار حەکیم یعنی ڕێکخراوەکان ئەوەندەی کە ڕێکخراوەکانی بەتایبەتی ڕێکخراوە دەسەڵاتداریەکانی هەرێمی کوردستان ئەوەندەی کە پاشکۆی حیزب و هۆکار و ئامداد بوون بۆ هێنانەتی ئامانجەکانی حیزبەکانیان زۆر کەمتر لەوە بەخەم پرۆسە گەورەکانی هەرێمەوە بوون یەکێک لەو گرفت و قەیرانانەی کە پێ ساڵی ڕابردووە بەتایبەت دوو ساڵی ڕابردوو کە زۆر بەزەقی هەستی پێ دەکرێت فراندنی حکوومەت لە پەروەردە و فراندنی پەروەردەیە لە مامۆستایان فراندنی پەیوەندی دەرگاداخستنی قوتابخانەکانە ئەمانە پێویستی بە هەڵوێست و مەوقیفی جدی ڕێکخراوەکانی بەتایبەتی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانە بوو بەڵام بەداخەوە نەک نەیانتوانی بێنە سەرحەد بەڵکو ڕێکخراوەکانی دەسەڵات کەمترین هەویەتیانە بۆ لەسەر ئەو هەموو غەدر و خیانەتەی کە لە پرۆسەی پەروەردەکردندا دەکرێت وەیکە ئەمڕۆ دەگوزارێت کار حەکیم خیانەتێکی نیشتیمانیە تاریخی نووسێتەوە ئەمە چارەنووسی میلەتێکە چارەنووسینەوەیەکە کە زیاتر لە 750,000 قوتابی لەم وڵاتەدا پرۆسەی پەروەردە و زانست یان لێ زەوتراوە مافیان زەوتراوە مافی زانست بوون و مافی خوێندن لە ئەوەیە کە نەوەیەکی ئایندەیە کە دەکرێت ئەوەی مردوو لە پەنام دەدرێت چونکە مەسیری ئەمنەوەیی هەری کە دەکرێت بەلاوی کە دەکرێت لە ئەرانی ئەم هەرێمەوە نەبوونی هەموویەت و مەوقیفی سیاسیەکانی ئەم هەرێمە ڕێکخراوەکانی دەسەڵات بەتایبەتی چونکە بەڕاستی ئەمڕۆ پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئەو ڕێکخراوانی کە لە کوردستاندا هەن پاشکۆی حیزبەکانیانن بەڵام نەیانتوانیوە سوئیستفادە لەو پەیوەندیە بکەن کە دروستکردنی پەیوەندی نێوان حکوومەت و خوێندن و پەروەردەیە لەبەرەوە ئامانجیان دروستکردنی هێنانەتی بەرژەوەندیەکانی حیزبەکانیان بۆ ئەوەندەی کە بەرژەوەندی پرۆسی پەروەردە خوێندن بێت بەڵێ سپاس دەکەم خۆم چەندین پەیوەندیم لە یەکدومان بە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستانەوە کردووە لە سەر کۆمەڵێک بابەتی زۆر حەساس و پێویست بڕوا کە کار حەکیم تەنها چوار ڕێکخراو بەدەنگی ئێمەوە هاتووە ئێمە کۆمەڵێک هەنگاوی زۆر گەورەمان نا بۆ بتوانین
گاڵی بەسەر ئەم گرفتانە پێش ئەوەی کە دەوام دەست پێ بکاتەوە ئێمە هەڵوێست و موقیفەکانمان بەڵێ سپاس دەکەم حکوومەتدا هەبێ بەڵام ئەویان نەکردنابن بەڵکو تەلەفۆنەکانیان کاتێک کە وەڵام ئێمان دەدا و دەیانگوت ئێمە بەڕاستی شوکاری زۆرمانێ وەکو ئەوەی خەڵکی شوکاری نەبێت و بێئیش بێت. سپاس دەکەم مامۆستا. دواتر دوای ناوبڕێک دەگەڕێن وڵاتان مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لەبەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لەخۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتە نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوتۆرەگەر بگەرم بۆ لای بەڕێستان سەبارەت بۆی کێوە لە ڕاگەندراوەکەی خۆتان و کوڕەخرای و قوتابیان باز لەوە دەکەن کە لە هەفتەی ئایندە بانکێشتی ڕێکخرا و لایەنە پەیوەنددارەکان دەکەن لەسەر مەسلەی چارەنووسی پرۆسەی خوێندن و مەترسیەکانی دەتانەوێت چی بکەن و ئامانجتان چییە؟ بەڵێ وەڵا ئامانج لەم پرۆسە ڕزگارکردنی قوتابی خوێندکارە لەوەی کە ساڵێکی خوێندنی نەفەوتێ بۆ مەترسی هەیە ئێستا ساڵێک مەترسی هەیە مەترسی ئەوەیە کە بۆ نمونە ئێستا مامۆستا بڕیاری کۆتایی داوە کە ئەو تا ژیانی بۆ چارەسەر نەکرێت ناتوانێت ناگەڕێتەوە هەڵەکانی خوێندن حکوومەتی هەرێمی کوردستانیش بێباکە تاوەکو ئێستا یعنی ئەو دوو تەرەفە کە پێکەوە لە گفتوگوان ئەم لەو سەری گفتوگوی ئەو لەو سەرێتی تاوەکو ئێستا هیچ نزیکبوونەوەیەک نییە. ئێمە ئامانجمانە نزیکبوونەوەی مامۆستا و حکوومەت بکەین و ئەو نزیکبوونەوە وای لێبێت کە مامۆستا ژیان و گوزەرانی بە شێوەیەک لە شێوەکان چاک بکرێت تاوەکو جارێتتر بتوانێت بڕاتەوە ناو هۆڵەکانی خوێندن وە پرۆسەی خوێندنی وەکو ڕێکخراوە قوتابیەکان کە بەم حاڵی ئێستاوە پرۆسەیەکی باش بەڕێوە ناچێگەر وەڵامی داواکاری مامۆسایان نەدرێتەوە؟ نەخێر ئێمە پێمان ئێستا قوتابی کێشەگەلێکی زۆری هەیە تەنانەت بۆ نمونە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەهۆی بایکۆتەوە لە هەندێک لە قوتابخانەکان تەنانەت بەکارێنەر و تێپەڕیش بە قوتابی نەدرایەوە تا ناچار وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی ئینتەرنێتەوە جارێکی تر ئەو پرۆسەی جێبەجێ کرد لە ماوەیەکی کەمی دیاری کراوە چەند پرسیارێکی کرد و تاکو کۆدێکی ناردەوە بۆ قوتابی. بۆیە ئەمە پێمان ئەڵێ لە کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان بێباکە لە نەخوێندەواربوونینەوەی داهاتی کوردستان زۆر بێباکە لەوەی کە نایەوێنەوەیەکی خوێندەوار ڕۆشنبیر تێگەیشت و دروست ببێ تاوەکو نای هەبێ بەرامبەر بە ناعەدالەتی بە نایاسایی بە نادادپەروەری بەڵێی هەبێ بۆ چاکسازی کارکە بۆ چاکسازی کارکە بۆ سیستەمکردن کارکە بۆ بەرقەرارکردنی یاسا کە ئەمانە هیچی لە کوردستاندا نییە. بەڵام ئەو حکوومەتە و دەسەڵاتە ئێمە ئەگەیەنێتە ئەو واقعی کە هیچ خەمخۆر نییە بۆ کوردستان و پێی وایە پێی ئاسایی ئەگەرنەوەکانی داهاتی کوردستان نەخوێندەوار بن. بۆیە ئەگەر بێباک نەبووایە لەوەی کە بەم جۆرە نابێ ئەبوایە زۆر بێباکانش
دەرگای قوتابخانە ئەهلەکانی داخستایە نەیهێشتایە قوتابخانە و زانکۆ ئەهلەکانیش دەوام بکە بۆ ئەوەی کە جیاوازی لە کوردستاندا دروست نەگەر لە کوردستانە لە هەموو لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانە لە هەموو کوردستانە و جیاوازێ جیاوازەکە ئەوەیە کوڕانی بەرپرسان دەوڵەمەندان خۆش خۆران خۆش ڕابواردوانە چنە زانکۆ پەیمانگە ئاهلەکان تەنانەت ڕەوزە ئەهلەکان تەنانەت قوتابخانە ئامادەی و بنەڕەتی ئەهلەکان خەڵکە فەقیر و چەوساوەکەی دەستی حکوومەتی کوردیش لە کوردستانە ئەبێ بچنە چاوەڕێی قوتابخانە حکوومیەکان و زانکۆ پەیمانگە حکوومیەکان من و زانکۆ پەیمانگە حکوومیەکانیش بەو دەردەبراوە ئێستا قوتابی هەیە لە کوردستان لە مانجی دەوە مانجێک زیاتر دەوامەکە هەشە تاوەکو ئێستا لە ماڵەوەیە منداڵەیە لە پۆلی دوی ئیبتیدایی لە 3 لە 4 زانکۆ لە ئامادەی لە هەمووی گرفتارە بەوەی کە هەرچی شتێکی زانی لە بیری چوویەوە بۆیە ئەگەر حکوومەتێک بێباگ نەبێلەوە من ئەچمەوە سەر قسەی پێشوم ئەوەیە ئەگەر منداڵەکانی خۆیان لە زانکۆ و پەیمانگا و ناوەندی و ئامادەیە حکوومیەکان بوونایە گوێیان هەبوو لەو خەڵکەی کە ئێستا گرفتارە بەوەی کە ناتوانێت ناخوێنێ هیچ نازانێ ئەوەی کە خوێندوێتی کێمە دەبین وەڵام نەدانەوەی مامۆستایان لاوازکردنی کەرتی خوێندنی گشتی و بێزکردنی کەرتی تایبەتە لە بەر بە دڵنیاییەوە ئێستا زۆر هەنگاو نراوە بۆ ئەوەی کە کەرتی تایبەت بەهێز بکرێ کە من دژی ئەوە نیم کەرتی تایبەت بەهێز بێت لەگەڵ ئەوەم کەرتێکی تایبەتی بەهێز دەبێ بەڵام بە سیستەم کارکە هاوتابێ لەگەڵ کەرتی حکومی بۆ ئەوەی کە جیاوازی چینایەتی لە کوردستان دروست نەبێ من لەگەڵ ئەوەم خەڵکی بتوانێت پرۆژەی باش قوتابخانەی باش سیستەمی باش مامۆستای باش کتێبی باش جۆری خوێندنی باش بێنێتە کوردستانەوە بەڵام ناکرێ قوتابخانە و خوێندنگا و زانکۆ پەیمانگە ئاهلەکانیش لەسەری سەرەوە بن زانکۆ پەیمانگە حکوومیەکانیش لە خوارەوە زۆر باشە لەو ماوەیەدا دەنگۆیەکە بوو سواربردنی پارە لە خوێندکاران بۆ مەسەلەی سپێکردنەوەی داوامی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەرەکان ڕاپەڕین و گەریمن ڕای ئێوە چی ینی پێتان وایە ئەم پرۆسەی بۆ چارەسەر دەبێت یاخود چۆن دەکرێن پرۆسەیەکی ئێستا مانگێکی خوێندە سپینێک چۆن دەکرێت چارەسەر بکەیت وەڵای من پێشنیارەکەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوەنە سوورە لەسەرەوەی کە هەموو سێکتەرەکان بکا بە پارە بە هەموو سێکتەرەکان تەسلیمی کەرتی تایبەت کە فەشەلی خۆی ڕابگەیەنێت ئەگەر فەشەلی نێناوە ئەگەریش فەشەلی هێناوە بە قەنەعەت بکە و ڕای بگەێنێ و هەروە باز بێت بۆ نمونە ژیانی خەڵکی وەک ئەوروپا لێ بکەوە باج و ڕسومات زیاد بکە کە ئێمە ناکرێت باج و ڕسومات و وەرگرتنی پارە و دانی پارەمان وەک وڵاتانی پێشکەوتوو بێ بەڵام ژیان هاوڵات مافی هاوڵاتی بوونمان وەک وڵاتانی دواکەوتوو بێ ئەمە گرفت لە کوردستان ئەمەیە کە ئێمە ناتوانین یعنی ئەمانەیە وەک خەڵکی خۆش بژین بۆ ئەوەی کە خۆشمان دەستکەوێ بەس لە گوێمان لێ نییە خەڵکیش وەکو خراپترین کەس لە جیهانە ئاژی بابێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەموو ڕێکخراوە جیهانیەکانەوە با ڕاپرسی بکات بزانێ ئایا ئاستی زانستی قوتابیانی کوردستان لەکوایە و حکوومیەکان لەکوایە زانکۆکانی لە ڕیزبەندی چەنەمی زانکۆکانی جیهانە ئەو کاتە بێت داوای پارە بکات لە قوتابیەک کە قوتابیەک ئەوەی کە هەیەی لە کوردستان 4 تەبەقە خەڵک هەیە خەڵکێک بەرپرسەکانن کە ناچنە قوتابخانە و زانکۆ پەیمانگا هەموو سێکتەرە حکوومیەکانەوە خەڵکێکی تر پێشمەرگە قارەمانە گیان لەسەر دەستەکانن کە هەمیشە خەفەت لە پاڵ خەفەتی ئەوەی کە بەرگری لە کوردستان بکات ناکرێ خەفەتی تروی بۆ دروستکەی کە پارەی قوتابیەکەی بدات بۆ ڕەوزە بۆ زانکۆ بۆ پەیمانگا بۆ ئامادەی خەڵکێکی تریژەیە کرێکارانن کە ڕۆژێک کار هەیە ڕۆژێک نییە جی لە چوارەمیش موچە خۆرانن کە موچەش بەو دەردە براوە کە بەشی هیچ ناکات ئایا ئەم خەڵکە چۆن پارە ئەدا؟ بەڵێ سپاس دەکەم بەڵێ ئەگەر بچینەوە لای کاک مامۆستا حەسەن لە ڕانیەوە مامۆستا حەسەن بەڕێزت باست لەوە کرد کە هەمانگێکی تاونیە لە نێوان ڕێکخراوەکان یعنی بۆچی بەڕێزت پێ وایە بارکی خۆیان هەڵەستاون لەم دۆخەی کە قەیرانی پەروەردە و فێرکردن تێدایە؟ من ئەوەی ئشارەتم بۆ خاڵەکە لە ڕاستیدا هۆکارەکەی ئەوەیە کە هێزە سیاسیەکان تەواوی جنگەکانی حکومڕانیان لە هەرێمی کوردستاندا کۆنتڕۆڵ کردووە بە حکوومەت
سەرتاسایی بە پەرلەمانتەوە بە ڕاگەیاندنەوە بەڕێکخراوە مەدەنیەکانەوە ینی ئەو دەسەڵاتی کە لەو هەرێمەدا حکوم دەکات هیچ شوێنێک هیچ جونگەیەک نەماوە کە قۆڕی نەکات بۆیە تاوای لێهات زاتی ئەوەی کرد دەستی برد بۆ داخستنی قوتابخانەکان یعنی ئێستا لە ڕاستیدا من پێم وایە حکوومەت بەرپرسە لە داخستنی قوتابخانەکان هەرێمی کوردستاندا ئەو مامۆستایان نین دایکۆتیان کردووە لە هەموو دنیادا کەسێک لە پای ئەو وشەی کە دەیکات داوای ئەجر دەکات داوای ئەجرەکەی دەکات تأتوا الأجير أجره قبل أن يدفع عرفه مامۆستایەک مانگێک دوو مان ساڵێک دوو ساڵ ئەتۆ معقول نییە بەرگەناگرێ یعنی لانی کە لەم هەرێمەدا زیاتر لە 100,000 منداڵ مامۆستایانت یعنی ئەوەی کە دەگوزارێت لە وڵاتەدا زیاتر خۆڕەکردنە وای کردووە ڕێکخراوەکان نەتوانە ڕۆڵی ئەکتیڤی خۆیان و بیوێری خۆیان ببینن و کۆ ببنەوە و بڕیاری تزریان هەبێت لەسەر ئەم واقعە چونکە بەڕاستی دواتر ئێمەش وەکو ڕێکخراوەکانی سادە بەرکاران لە هەرێمی کوردستاندا لە تاریخدا دەنووسینەوە لە مێژوودا دەنووسینەوە کە ئێمە ڕۆڵمان چی بووە لە چارەسەرکردنی کێشەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بۆیە ینی لە ڕاستیدا ئێمە قەزیە سیاسیەکە نەیەشتووە ئێمە کۆبینەوە تا بەڵێ یعنی تاکو ئێستا بڵێن سەرجەم ڕێکخراوەکان تاکو ئێستا بۆ نۆم ساڵ کۆ نەمرێتەوە بڵێن ئەو ڕێکخراو قوتابی خوێندکارەکە ژمارەیەکی زۆر هەیە تاکو ئێستا کۆبوونەوەیەکی کە تاو نەکراوە هەمانگی تاو نییە سەبارەت بە ئەوەی کە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی پەروەردە دەبنەوە ماوەحەکەم ینی هەر وەکو شتێک یانەکە ئیشارەتی پێ بکەین لە چەندمانگی ڕابردوودا ئێمە کۆنفرانسێکی گرنگ و پڕدایەکمان کرد لە کەرکووک بۆ قەزیەی سەرکەوتن و کێشە دروستبوون بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە خوێندنی کەرکووک خوێندنی کوردی لە کەرکووک لە کاتێکدا ئێمە تەواوی ڕێکخراوەکانمان پێش کرد تەنها یەک ڕێکخراو بەدەنگیەمەوە هات کە فێر بوو لە مێژووی کاری ڕێکخراوەیدا لە کەرکووک بۆ یەکەم جار بوو کە ئێمە بتوانین وەکو ڕێکخراوی قوتابیان بچینە ناو ئەنجومەنی پارێزگاوە و بە مۆڵەتی ڕسمی ئێمە بتوانین کۆنفرانس لەناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدەین بەڵام بەڕاستیدا چونکە ئیعادە حیزبیەکە توانیوێتی چاوی ڕێکخراوەکان لە ئەکتیڤبوون بگرێت نەیانتوانی بۆ ڕۆڵە هەستن و نەیانتوانیوە حەقی خۆیان بە کارەکانی خۆیان بدەن بۆیە ئەمڕۆکانە دەبینین کە تەواوی جوگەکان لە بەرژەوەندی کۆمەڵێک کەسدایە بۆ لە ڕاستیدا من ئەوە زۆر بە ڕژبینی لەو قەزێت بزانم دەوانم کە حکوومەت و تەنانەت وەزارەتی پەروەردەکەی وا بێ لە خەمی دەست بەکاربوونەوە خوێندنە لە دامزگاکانی قوتابخانەکاندا بۆ چونکە حکوومەت بێ مزایدە یان ئیزدیواجیەت دەکات لەگەڵ خەڵکدا و لەگەڵ مامۆستادا و لەگەڵ قوتابیدا هەر لەبەرەوەی مامۆستا زاتیەوە ناکاتێتەوە ناو قوتابخانە بۆ دەیەوێت مامۆستای بەڕێز تۆ بڕۆ لە هەفتەدا ڕۆژێکم دەوام بۆ کە دوو ڕۆژم بۆ بکە گرنگەوەی تۆ دەرگای قوتابخانەکانە بۆ بکەیەوە ئەو زەختەی کە لەناو جەماوەر هەیە لەسەر من کەم بێتەوە واتە یاریکردنە بە شعوری مامۆستا یاریکردنە بە پرۆسەی پەروەردە فێرکردن لەبەرەوە مامۆستا قبولی ئەوە ناکە ئەمڕۆکانە بچێتەوە ناو پرۆسەی پەروەردە واداریش 750,000 نییە بەڕاستیم پێم وایە 1,700,000 قوتابی لە هەرێمەدا زیانی پێکەوتووە ئەوە هەولێر دەوام نییە ئەوە لە کەرکووک لە دۆک دەوام نییە بەڕاستی ئەو دەوامی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە سەرتاسەری وەستاوە و دەوامکرانەوەکە دەوامکرانێکی ڕەمزیە و تەنها بۆ ڕاگرتنی شعوری خەڵکە بۆی ئەو خەڵکە لەو معیارەی کە هەیە بمێنێتەوە خۆڕاڵێ زۆر باشە ئەی مامۆستا ڕاتان چێ سەبارەت بەوەی کە ئەو بارگرانەی کە ئێستا قەیرانەدارایی هەیە کە لەسەر کەسوکاری خوێندکاران دروست بێ ئێستا بۆنم لەو ناوچانەی کە خوێندن بۆنم لە هەولێر و لە دۆک دەستی پێکردووە بڕەپارێک لە قوتابیان وەرەگرێت لە زانکۆ و پەیمانگاکان بۆ بەشە ناوخۆیەکان ئەمە بارگرانی زیاتر دروست ناکەوە ئەمە قەیرانێکی تر نییە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە بۆ دەبینن بۆ بۆی واتاوکێت ینی خمارچی بێ یان لە بازار خمار بکە بەڵام دوجار بێ پارە لە پڕەتی وەربگرێت بۆی ژیانی ماڵ منداڵەکەی تێبڕێ بکە ئەمە یاریکردنە بە هەستی منداڵانی ئەم هەرێمە یاریکردنە بە منداڵی هەسیوانی ئەم هەرێمە یاریکردنە بە منداڵی ئەو پێشمەرگانەی کە خوێنیان بەخشیوە لە پێناوی ئەم نیشتیمانەدا بەڵام دوجار تۆ دەی منداڵەکەی دەینێ بەردەمی سەرەی پێدەگری وەکو چۆن سەرەمان بۆ نەوت پێدەگرن بۆ غاز پێدەگرن سەرەمان بۆ هەموو شتێک لە وڵاتە پێدەگرن دەبێت قوتابی بە سەرەمان بۆ سێتا پارەکەی تەقسیم دەکات اینجا داخلی
بەش ناوخۆی ببێ اینجا داخلی بەشی ناخۆکەی ببێ لەبەر ئەو من یاریکردنە بە شعور ئەمە شتێک نییە ئایا حکوومەت ئەوە زیاتر چیکە کە بتوانێت خوێندن بۆ پارەیان بۆ دیانە بەرە بکە کە منداڵی پێشمەرگەیەکی هەرکی و پێویستە تەسلیمی بکات. بەڵێ سوپاس دەکەین دواتر ئەگەر دەرفەتە بدەگرێن وڵاتان. کاک سەرباز ئەگەر بگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا ناڕەزایەتی کەم لەلایەن مامۆستایان و لایەن ڕێکخراوەکانیش هەیە بەڵام بۆتی مەسەلە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بێدەنگ لە ئاست پرۆسە پەروەردەیەکانەوە سەبارەت بە ئەوەی کە لە بەشێکی گەورەی ئەم هەرێمە خوێندن تاکو ئێستا دەستی پێ نەکردووە. بەڵێ وڵا ئەوەی لەو ڕۆژانە لۆمان سابت بووە ئەوەیە ئەویش وەزارەتی پەروەردە وەزارەتێک نییە کە گرنگی بە خەرتی پەروەردە بدات و چارەسەری کێشەکانی پەروەردە بکات لە هەرێمی کوردستان بەڵکو بۆتە دەستگایەک بۆ ڕایکردنی ئیشوکارەکانی تایبەتی خۆیان و ئەوەی کە هیچ پەیوەندیەکیان بە قوتابخانەکانەوە نییە و قوتابخانەیان کردو بە دەستگایەکی حزبی و دەرهێنانی هەویە بۆ قوتابیەکان و ئیتر گرنگ نییە دەوام هەیە بۆیان یان نییانە. بەڵێ بەڵێ کەواتە ینی پێویست ئێستا وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە هەرکیان چی بکەن ینی بۆەوەی کە پرۆسەی خوێندن پەکی نەکەوێت لەوەی کە گەورەترە لەوەی کە وەزارەتێک بتوانێت چارەسەری ئەو کێشەیە بکات چونکە مۆزەفەکانی ئەوە مدرعامەکانی ئەو وەزارەتەیش هەمویان ڕوبعەموچەیەک وەردەگرن بەچی چارەسەری کێشەی قوتابیان بکەن عەرەب و تویانە فاقد و شەیء لا یعطی کەسێک بۆ خۆی شتێکی پێ نەبێ چی ئەدات بە مامۆستا چی ئەدات بە مامۆستا کە بچێتە هۆڵەکانی خوێندن و دەوامی پێ بکرێ. بەڵێ زۆر باشە بەڵام ئێستا ئەی چارەسەر چیە ینی ئایا پێ دوایە گەرە و دوو وەزارەتە ینی لە خەمیەوە دابن ناتوانن کێشەکە چارەسەر بکەن یاخود کێشەکە لە سەروی ئەوانەوەیە. من وا هەز دەکەم و کێشەیە لە سەروی ئەوانی شەوەیە چونکە ئەوانیش وەکو باقی خەڵکی دیکە فەرمانبەرێکی ئەو حکوومەتەن بەڕای بەندە لەبەرەوەی کێشەکە سەرتاسەریە و قەیرانەکە ئەو قەیرانەی کە دروست کراوە قەیرانێکی سەرتاسەریە تا ئێمە تەنیا کێشەی موچەی مامۆستامان نییە بەڵکو کێشەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان هەیە لەلایەک فەرمانبەر بە 60 ڕۆژ ڕوبع مەعاشێک وەردەگرێت لەلایەکی تر لە قوتابخانە داوا لە منداڵەکانی دەکەن کە پارە بێنێت تا دەوامی پێ بکرێ بەڕای ئێمە چارەسەر ئەوەیە کە ئەو حکوومەتە خۆی هەڵوەشێنێتەوە و باری ناسایی لە وڵات ڕابگەێنرێ و حکوومەتێکی ئینقازی نیشتیمانی دروست بکرێت و حکوومەت فەشەلی خۆی ڕابگەێنێت هەر وڵاتێک پەروەردە سیستەمی پەروەردە لە هەر وڵاتێک فەشەلی هێنا نیشانەی فەشەل هێنانی ئەو حکوومەتەیە بە تێکڕایی. بەڵێ یعنی ئێستا پێتان وایە بە تاوەتی فەشەل هێناوە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان؟ تێنەگەیشتم بە بۆچوونی ئێوە بە تاواتی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە کە بەڕێز دەڵێن فەشەلێنانی پەروەردە فەشەلی حکوومەتە؟ بەڵێ سەتانۆهەتی پەروەردە لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە بەو بەڵگەی کە لە دوو ئیدارە و لە دوو پارێزگا تا ئێستا ڕۆژێک دەوام نەکراوە لە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا دەوام نەکراوە یەک ڕۆژیش دەوام نەکراوە و یەک منداڵ یەک گوشە فێر نەبووە ئەوە 150 زیاتر تاتەنەت دەتوانین بڵم 160 هەرێمی کوردستانن لەو 140 دیکەش کە هەیە بارەکە بە شێوەیەکی زۆر نائاسایی دەڕوا مامۆستایان تەنیا بۆ ئەوەی دەرگای قوتابخانە دانەخرێ نیودەوامێک دەکەن و هۆڵەکانی خوێندن تا ئێستا چۆڵن لەو ڕۆژانە ڕاپرسیە کراوە لە 20 قوتابخانەی شاری هەولێر مامۆستایەکانیان نیوە دەوام دەکەن ئەو نیوەیەش کە دەوام دەکەن ناڕۆنە هۆڵەکانی خوێندنەوە ئەمە مانای ئەوەیە فەشەلی پەروەردەیە لە هەرێمی کوردستان 170 یان 80 دەتوانین بڵێن پەروەردە فەشەلی هێناوە تەنیا زانکۆکانی خۆیان نەبێت تەنیا قوتابخانە ئەهلی و پارەویستەکانی خۆیان نەبێ و منداڵانی خۆیان نەبێ کە لە وڵاتان خوێندویان ئەوەش جۆرێکی تر لە دیکتاتۆری بەرهەم دەهێنێ دووسبەی منداڵەکانی ئەوان هەمویان دەبنە خاوەن شەهادەی بەرز و خاوەن بڕوانامەی بەرز بەدەستدێنن لە زانکۆ گەورەکانی دنیا بەڵام نەوەکانی ئێمە هەمویان هیچیان نابنە خاوەنی هیچ شەهادەیەک ئەو کاتە پێمان دەڵێن وەرن با بەراورد بکەین چیانیان حەقی دامەزراندنیان زیاتر ئەوەی کە دکتۆرای هێناوە لە جامیعەی لیشبۆنیان ئەوەی کە دیبلۆمێکی هێناوە لە
لە پارێزگایە کە دەوامەکەی نیوە بە نیوە تا هەفتای دەوام ناکرێت. بەڵێ زۆر سپاس. سپاس دەکەین کاک سەرباز کاکتۆر کاتمان زۆر کەمەوە زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی وەرگرتنی پارە لە قوتابیان بە ناوخۆیەکانی وەکو ڕێکخراوی قوتابیانی چاوڵێکتانەیە بۆی کەم بڕیار هەڵبۆشێتەوە؟ وڵای ئێمە لە کاتی خۆی بە کورتی بڵێم لە کاتی خۆی ئێمە بڕیارەمان ڕەت کردەوە داوای کۆبوونەوەی ڕێکخراوەکانمان کرد بەڵام بەداخەوە هیچ ڕێکخراوێک نهات بە دەممانەوە بە تەنیا ئێمە و یەک دوو ڕێکخراوێتر بەیاننامەیەکمان دەکرد بەڵام حکوومەتی جوڵامی باشە لای دەتوانن ئێوە چی بکەن مەسەلەن لای قوتابی کەم دەرامەتەیە دەتوان هیچ هاوکارییان بکەن؟ ئێمە ئەو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بە دەرفەت ێزانم لەم کاتە ئەو بقۆزمەوە ئێمە خاوەنی دەستگایەکی دەستگای ڕاژێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ هاوکاری قوتابی هەژار و کەم دەرامەت لێرەوە بانگ بە بەردەوامی هاوکاری قوتابیانمان کردو بەڵام توانای ئێمە سنووردارە و توانای کە لە لای ئێمە تاوەکو ئێستەیش زۆر بە شانازیەوە ڕایەگەێنم 250 دیناریش تەبعیش لەم پارە ئێمە لە حکوومەت هێرێمی کوردستان مستەفید نەبووین و پێشمان نایشمانەوە هیچ جارێ مستەفید بین لەگاڵەوە پرۆژەی زۆر گەورەمان ئەنجام داوە پرۆژەی زۆر باش و کارامان ئەنجام داوە تەنانەت بەوانە پرۆژەی زانکۆلاینمان ئەنجام داوە لەم کاتە کە زیاد بە هەموو لایەنەکانی وە نزیکی 15,000 کەس لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوودبەند بووە بەبێ ئەوەی ئێمە لە زۆربەی شوێن هەر پارەمان وەرنەگرتووە لە زۆربەی کە هەندێک لە کەسەکانی شتێکی ڕەمزیان وەک هەدیەداوە بۆ کاروبار. سپاس دەکەم ماوەسە حەسەن نیو دەقەت بۆ بەڕێستان کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بەوەی کە ئێوە بەڵێندنە کە لەگەڵ ڕێکخراوەکانی تر هەماهەنگی بکەن بۆ مەسەلەی وەرگرتنی پارە لە خوێندکاران لە زانکۆ پەیمانگەکان و قسەکردن لەسەر گرفتەکانی دیکەی پەروەردە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ لەگەڵ ئاسبوونی ئەو هەموو خەیرانە دارایانەی کە لەسەر ڕێکخراوی قوتابیان هەیە کە وەکو کاکتۆری شارەتی پێدا لە ڕاستیدا ئەمە ڕێکخراوێکی زۆر دەستبەسراوین وەڕێکخراوێکی بە تەمەنی وەک حکوومەتە مستەفید نەبووین لە سەروەتی ئەو حکوومەتە بەڵام لەسەر ئیسانی خۆمان بە بەردەوامی لە خزمەتی قوتابیان و خوێندکارانی ئەم وڵاتەدا بوون بەبێ جیاوازی بۆ پشتیوانی خۆی گەورە بەردەوام دەبین بۆ ئیدامەدان بە خزمەتکردنی ئەو توێژە گرنگیان بەڵام خۆتاستم ئەوەیە کار ئەو حکوومەتە بەڕێزە دەکەم کە خۆی بە حکوومەتی ئەم هەرێمە دەزانێت بە زووترین کات دەوام دەستێ بکاتەوە بەڵام بە جوابدانەوەیەکی ڕاستەقینە ڕەفتەن کە بەڕاستی بازرگانێکی زۆر گەورەیە تا لەسەر خۆی لا دەبات بە دەستپێکردنەوەی دەوام یعنی زیاتر لە نزیک لە ملیۆنێک منداڵی ئەو وڵاتە بێ ئیش مامۆستایان دەتوان خزمەتیان بکەن ناو قوتابخانەکان. بەڵێ زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانم زۆر سپاسی بۆ بینێرانی بەڕێز تاکو ئێستا لەگەڵ مامۆ سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بەبە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتریە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دانگەی نەوەی نوێی ئەهلی